ئێستا هەمومان بە پسەر خوێند ئێستا لە سەریەکی دەکەینەوە دەبینی کە چەند ئاسانە پێکەوە ڕستەیەکی کوردیمان جۆ لێ دەبێت ئێمە کۆدەکان لە ناو کوردیدا لێک دەکەینەوە زوو دەزانین مێشکمان کۆدەکەی کوێیە دواتر دەزانین چۆن بیکەینە ئینگلیزی ئۆکەی بابچینە ئەوڵیندانە لێرە مەسەڵەن دەڵێت دوێنێ کارەکەم تەواو کرد کەوتم کرد لە کردن ڕاهاتۆ باشە نیەکەی لێلا دەبێت ئێمە سەرچاوی هەر فەرمان و فعلێکی کوردی نیەکەی لێلابێ دەبێت یەک تەواو کرد زوو بڵە کردن نیەکەی لێلا دەبێت تەواو کرد دوێنێ کارەکەم کرد دوێنێ نانم خوارد دوێنێ پێم گوت لە گوتن ڕادە نیەکەی لا دەبێت دەبێتە گوت هەموو ئەوانە یەکم کەواتە دەبێت I finished my work کە فعلەکە ئیدی پێوە دەنین لە زۆربەی کاتەکان بۆ یەک ئاوەیە دەنا ئەگەوانێک بوو لەبەری دەکەین لەو لیستە سەیرەکان بوو 50-60 کە لەبەری دەکەین مەسەلەن ئەگە تێڵ بوو یەکەکەی دەبێت بزانی یەکیان ڕابردووکەی دەبێت I told him کەواتە دوێنێ کارەکەم تەواو کرد نە خەریکی تێدا نە هیچی نەسپینی تێدا نە هیچی تێدا نە دوێنێ تێدا کە یەکسەر دەمانبا بۆ ڕابردوەکان بۆیە یەکە نەبێ تێدایە کەمە چۆن بزانین باشە ئەوە دەزانین ڕابردوویە بەڵام چۆن بزانین ڕابردووی یەکە ڕابردووی دوویە ڕابردووی سێە ڕابردووی چوارە ڕابردووی دوو ینی دوو یەک خەریکی تێدا بوو کە لێرە تێدانێ ڕابردووی سەیەکە بێ تێدا کە لێرە بێ تێدانێ ڕابردووی چوارەکەش کە خەریک و بێ وانەی تێدا هیچێک لەوان تێدان دوێنێ کارەکەم تەواو کرد کە یەک سەردمان بۆ یەک I finished my work yesterday دواتر یەکی دوو ئێمە من ڕۆژانە قاوە دەخۆمەوە ئەو دێ زۆر گرینگە بۆمە کە پێوەی دەنین دەخۆمەوە دواتر لەوانەکانی دیکەدا ئەمەوانێکی کەڵکی لێوە دەگرین دەیەکە و لە پێش چاوی بی مەسەلەن من ڕۆژانە بەردەوام دەخوێنم دەسمە دەرێ کار دەکەم دەسمە جیم هەمووی ئەوانە دیتە بۆ ئەمریکایەکی گرینگە بۆچی ئەنگۆ دەی پێوە دەنێن بە کوردیەوە چون خەریک موانشی پێوە نییە ئێمە زوو دەزانین یەکی دوویە باشە بۆی دەڵێن I drink coffee every day ئەوە یەکی دوێ زۆر سادەیەشتێکی وانە ینی ئەگە بڵێ سپینە کارەکە دەکەم دیسان هەردەی پێوە چون داهاتوو تەقلیدی ئێستاە هەر دەکەمە بە سپێکەی لێلا بەدەبێتە من بەردەوام کار دەکەم باشە بەڵام کە سپەیەکەی دێتەوە کار دەکەم ئەو سپێ دەبێت ئەو ویڵە دەبێت I will do the work tomorrow ئۆکێ ئەوە سێدانێ زۆر سادە پێویست زۆر بە تەوزیحدان ناکە با بچینە دوویەکان دوو یەک دەڵێ کاتێک پەیوەندیت کرد خەریک بووم نانم دەخوارد خەریکی تێدایە کوتم نیوەی 50% لەو 12 6 دانەی خەریکی تێدایە بێشی لەگەڵە خەریک بووم کەواتە دوویە یعنی ئەمە دەزانین خەریک یا لە دوو هەیە یا لە چوار هەیە خەریک بووم کەواتە دەزانین دوو یەکە وانێکەکەشی چ بوو ING دەگرێت ING لەگەڵەوەش یاریدە دەریە و ING بۆی کە حقت هەبێ ئەو ING پێوەنێ دەبێتەوە ئەموو ئیزوئارێکی بێنەوە ئەموو ئیزوئارانەش کۆد بوون کە دوو یەک کۆدەکە واز بوو I was eating when you called کاتێک پەیوەندیت کرد خەریک بووم نانم دەخوارد دواتر دوو من خەریکم کار دەکەم خەریکمی تێدایە ئەو خەریکمە دەبێتەوە ING کە دەیگرێ هەر ڕستەیەکی کوردی خەریکمی تێدا بووزا زۆربەی کات ئێمە دەیڵین زۆربەی کاتیش ئینتزار و نەبێ کێمە کوردی قسەڕەکەی خەریکەکەی وانێک من دەڵی چیەکەی وڵا دڵا کار دەکەم ئێستا تەلیفۆن کردە دەڵێەوە چیەکەی دڵەوە کار دەکەم ڕەنگە خەریکەکەی نەڵێ ڕەنگە بیشی لە بڵاو خەریکمە بەڵام تۆ بێ و هەستەی بناسیەوە کە بۆنی خەریکم هات دەزانی کە دوویە I'm working ئۆکێ خەریکم کار دەکەم دواتر بۆ دووی سێەکە ینی خەریکی کارکردن دەبن ئۆکێ دەڵە سپینی ئەم کاتە خەریک دەبم خەریکی کارکردن دەبن چون خەریکی تێدا و سپینشی تێدا دەبێت I will be INGەکەش لە شوێنی خۆیەتی ئەو بیەش بۆچی ئەموو ئیزوئارنەیە چون دوای ویڵێ هاتوو دەبسن دایکەکان بێنن مەستەرەکان ئەموو ئیزوئار و هەبین و هەزبین و هەدبین و هەبواوی ئەوانە دایکەکان بیە چون دوای ویڵێت تۆ دەبێت دایکەکان بێت ناو هەمان یا ئەموو ئیزوئارات بێت I will be working at this time tomorrow سپێنێ و کاتە خەریکی ئەوە دەبم سپێنێ و کاتە خەریکە قسەکردن دەبم سپێنێ و کاتە خەریکی کە با برژاندن دەبم تەواوی ئەوانە دەبێتە دووی سێ دەبێ بیناسیینەوە ئۆکەی دواتر سەیەک کە زۆربەی خەڵک بەڕاستی گرفتی لێ هەیە ئەو دوودانە ساعتی سیرکەن ئێمە سەیەک بۆ پێ دەڵێن ڕابردووی دوور ئەوڵێ مارکێرەکەمان لە ناو کوردیدا بێبوو
خوا پێش ئەوەی بگەیت نانم خواردە بوو ئەها دوو و یەکە تێدا کە نیشانەی سەیەکانە ئەگە بێشی تێدا بوو دەبێتە سەی یەکە ها خواردە بوو کردە بوو ڕۆیشتە بوو پێم گوتە بوو تەواوێوانە بێدەگرێت کە بێت جۆ لێ بۆ دەزانی دەبێتە هات دەبێتە I had eaten before you arrived. ئێستا ئەگە سەیری کوردیەکە چ سەیری ئینگلیزیەکە بکەین دوودانە فعلی دوودانە فەرمانی تێدایە بۆ پێی دەڵێن ڕابردووی دوور کەواتە دەبێت ڕابردوویەکی نزیکی هەبێ پێش ئەوەی بگەیت نانم خواردە بوو یعنی نانم خواردە بوو مەسەلەن ئەلێرە ئەوە خواردە بوو سەعاتدە لێرە نانم خواردووە تۆ سەعات سێ گەیشتووی پێشوەی بگەیت من نانم خواردە بوو تۆ سەعات سێ گەیشتووی ئەوە ڕابردووی نزیکەکە تۆ سەعات سێ گەیشتووی بۆیەشە لێرە بە یەک کەڵکی لێوەردەگرین you arrived ئۆکێ بۆیە ئێمە لە کوردیدا بۆی کە حەقمان هەبێ بێ لە ناو هەموو ڕستەکانی کە بێمان تێناوە نانم خواردەبوو پێشەکەی ڕابردوویەکی نزیکی تێدا ئەو دوودانە سەعاتە و لە بیر نەچێتەوە مەسەلەن ئەمەن هەرەوەی کەوتم لێرە سەعاتدە نانم خواردووە تۆ سەعات سێ هاتووی باشە ئەمە لێرە دەجێڕینەوە دەڵم پێشوەی کە تۆ بێی نانم خواردە بوو بۆیە هەمیشە دوودانە سەعاتمان هەیە بۆیە هەستی ڕابردەی دوور لەوە ڕاهاتوە ئێمە ڕابردووی دوورمان کە لە ناو ڕستە چ کوردی چ ئینگلیزیە بوو لە ناو ڕستەکەدا ڕابردوویەکی نزیکشمان هەیە ڕابردووی نزیک هەمان یەکە پێش ئەوەی بگەیت نانم خواردە بوو و ڕابردوو ینی پێشترەکەیەتی یانی سەعاتدە دوایە کە سەعات سێیە سەعاتدە پێش سەعات سێیە من سەعاتدە نانم خواردووە تۆ سەعات سێ هاتووی ئۆکەی I had eaten before you arrived. بۆ سەید و من کارەکەم تەواو کردووە دوو و یەکەمان ئەوە تا هاتەوە من کارەکەم تەواو کردووە من نانم خواردووە من ڕۆیشتوم من پێم گوتووە من دەرسم خوێندووە من نووسیومە تەواوێوانە دوو جۆلێ بۆ دەبێتە have کە بێشی لەگەڵ نێکەوەتە ڕزانی سەیدووە I have finished my work هەروی دەگرێ و فعلەکەش دەبێ شکلی سێهەمی بێنین بۆ چون لە سەیەکان داین ئیدێکی دەگرێ چونەوە عادیەکانن بەڵام ئەگە شازەکان بوون تۆ دەچی لەبەری دەکەین دەیهێنی I have دەزانی سەیدوویە سێ تامانگی تای تێدایە تامانگی داهاتوو پرۆژەکەم تەواو کردووە تامانگی داهاتوو پرۆژەکەم تەواو کردووە یعنی دڵنیایی تێدایە تۆزێک تامانگی داهاتوو تەواوم کردووە دڵنیا بە I will have finished دوو و یەکەمان هەیە بەڵام بێ لەگەڵنێ دوو و یەکە و تایەکی لەگەڵە تا تۆ دەی من حمامیشم کردووە تا تۆ دەی من چێشتەکەم لێناوە تەواوێوانە هەستی کوردی لە من کوردی باشتر دەزانن چەند ڕستەیەکی کوردی بۆ خۆت بڵەو هەستی پێ بکە بیری لێ بکە بزانە کە دەڵەتی هەستەکەی پێ بکە دەزانی کە سێ بێتە I will have finished the project by next month okay دواتر دەچینە چواری یەک دەڵم ماوەیەک بوو خەریک بوو خەریکی تێدایە چون ماوەشی تێدایە ینی توولی کاتەکەی تێدایە کارم دەکرد کاتێک کارەباکە بڕا کەواتە دەزانین هەدبینە و ئاینجیش دەگرێت I had been working when the power went out باشە یعنی چی ئاینجەکە ئی خەریکەکەیە خەریک بووم چون ماوەشی تێدایە دەبێت هەدبین هەمان ئەمو ئیز و ئاڕە بەڵام کۆدێکە نیشانمان دەدا کە چواری یەک I had been working when the power went out دوایەکانە چواری دوو ماوەی دوو کات ژمێرە خەریکم کار دەکەم دوو ساعتە خەریکمیش دەکەم خەریکی تێدایە و ماوەشی تێدایە دەبێتە have been لەگەڵ ئاینجەکە I have been working for 2 hours کەواتە بۆ چواری سێش دەڵە ساڵی داهاتوو ماوەی 5 ساڵ دەبێت خەریکی کارکردن سەیری ئەوەکەن ئەوە زۆر دەیبینین سەیری ئەو ڕەنگە پەرپڵەکەن ئەوە هەستکەەوە 5 ساڵە بەڵام ئێستا 5 ساڵەکە تەواو نەبوو کەمێکی ماوە ساڵی داهاتوو ئەوەندەش دێتە خوارەوە ئیدی 5 ساڵەکە لەو بنە پڕ دەبێت دەڵە تا ساڵی داهاتوو ماوەی 5 ساڵ دەبێت خەریکی کارکردن by next year I will have been working ئەوە ئاینجەکە کە خەریکی تێدایەوە دەڵم خەریکم ماوە 5 ساڵە خەریکی کارکردن بەڵام ئێستاوە ڕاز نییە ساڵی داهاتووە ڕاز دەگرێت یان کاتێک ئەوە تەواو بێ ئەوە هەموو بڕژێتە خوارەوە تەواو بێ بۆیە ئێمە لە چواری سێ کەڵک وەردەگرین by next year I will have been working here for 5 years کەواتە سێدانە کۆدەکەی سێدانە will have been ئەوە هەمان ئەموو ئیز و ئاڕە بەڵام چون گەیشتوتە چواری سێ ئەو شکڵی دەرهێنا پێمان دەڵێ چواری سێە
سێدەنگیشی هەیە ئاینجەکەش وەدە I'll have been working here for 5 years by next year کەواتە تەواوی ئەوانە ئێمە لە کوردەکان ڕستەکانان دەناسینەوە و مارکەرەکانیان دەناسینەوە شوێنەکانیشمان ناسیوەتەوە و لە وانەی داهاتوو دەچینە شتێکی زۆر خۆشتر. زۆر سوپاسان دەکەم.